سڵاتان لێبێت بینەرانی کورسات نیوز منە ڕۆتۆفیقن ئەڵقێم شەوی پانۆراما پێتانگەشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر دۆخی عێراق لە ئاڵۆزی و ئارامیدا. هەمومان نەزانین لە دوایەوەی کە ئەمڕۆ لە دانیشتنی دووەمی دادگای باڵای فێدرالی عێراق کە لەسەر دانیشتنی یەکەمی ئەنجومەنی نوێنەران خولی پێنجەم لەسەر یاساییبوونی ئەو دانیشتە بەڕێوە چوو. ئەو دۆسیە داخرا و دانیشتەکە بە یاسایی لە قەڵەم درا. هەنگاوەکانی دوایە ئەمە کە هەنگاوی پێکێنانی حکوومەتی زۆرینەی نیشتیمانیە کە وەکو مقتەدا سەدر داوایەکە دەستی پێکردووە. بەگشتی ئاڵۆزیەک لە دۆخەکەدا هەیە بە دیاریکراوی لە نێو ماڵی شیعە و تاوەکو ئێستاش ئێران لە ڕێگەی ئیسماعیلخانیەوە کە تاوەکوم ساتە لە بەغدایە نەیتوانیەوە ماڵی شیعە ڕێک بخاتەوە. بە هەمان شێوە دۆخێکیش لە هەرێمی کوردستان دروست بووە پەیوەندەکانی نێوانێشێتی و پارتی بە ئاڕاستەیەکە کە لەسەر یەکێک لە پۆستە باڵاکانی عێراق ناکۆچی و تا ڕادەیەک ڕەوشی نێوانیان تەمومژاویە. هاوپەیمانەتیشی نوێش یاخود فراوانتر لە نێو ماڵی سونە ڕاگەێنراوە. ئەمڕۆ ژمارەیەشی دیکە لە ئەندامانی ئەنجومەنی نوێنەران کەوانی پێشتر نەچووبوونە ناو هاوپەیمانەتیەکەی محەممەد حەلبوسی و خەمیس خەنجەرەوە ئەوانی شوونەتە ئەوێ و هاوپەیمانەتیشی فراوانتریان پێکەناوە تا ڕادەیەک ماڵی سونە ئارامە. بەگشتی ئەگەر ئەم دۆخە ئاوەها بڕوات دۆخی عێراق بەچووەگات. ئەو حکوومەتە زۆرینەی نیشتیمانی کە سەدر داوایەکەەوە پێداگری لەسەرەکەەوە مکوڕە لەسەرەوەی کە هەندێک لایەن پێویستە بەشدار نەبن لە حکوومەتەکەیە عێراق بەچووە گەێنێ. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم کە لە ستۆدیۆ لەگەڵمان دکتۆر عەدالەت عەبدوڵڵا نووسەر و چاودێری سیاسی کە ئێستۆری لەگەڵمانە بەخێربێت. دکتۆر جان سپاس دەکەم. هەروەها برای بەڕێزمان کاگلەتی بنێرۆ ئەندامی سەرکردایەتیشێتی بەخێربێت سەیدا سپاس بە ڕوخسەتی جەناب بە لە دکتۆرۆ دەست پێ بکەین بەگشتی لەسەر ڕەوشی عێراق قسە بکەین. دکتۆر ئەگەر ئێستا ڕەوشی عێراق ئێمە تەماشای بکەین بەو دۆخی کە هەیە دەگوزارێت یعنی ڕەوشێکی نائارامە بەڕاستیەوە کە عێراقیەکان چاوەڕوانیان دەکرد کە ئینتیخابات بکرێ و هەڵبژاردن بکرێ و بەرەنجامەکانی ببینن و حکوومەتێکی تا ڕادەیەک ینی نیشتیمانیانە بۆ عێراقیەکان بێتەکایەوە ینی پێچەوانی ئەم خواستە بێت. بەگشتی دۆخەکە چۆنە بینن؟ ئەگەر سەرنج درابێ ینی دیمەنی سیاسی عێراق ینی بە بەردەوام کراوەیە لە بەردەم کۆمەڵێک پەرەسەندنا ئەم پەرەسەندانە هەندێکیان چاوەڕوان کراون و هەندێکشیان چاوەڕوان نەکراون بۆ لەبەرەوەی معادلەی سیاسی عێراق و هێزانی کەتیایە کۆبوونەتەوە بە شێوەیەکە کە هیچ هێزێک بە براوەترین هێزی ئەم جاری هەڵبژاردنیش کە بریتە لە سەدرەکان هیچ لایەکیان توانای تەحەکومکردنیان نییە بە پرۆسی سیاسی و پرسی فەرمانڕەوایی و دەسەڵات و دەوڵەتداری لە عێراقا. بۆیە بەناچاری هەمیشە پێویستی بە دانوستان و بە گفتوگۆ بە ڕێکەوتن و تەفاوماتە لەگەڵ هێزەکانی ترا. جا ئەمە لەبەر ئەوەی ئیرادەی سیاسی و بژاردەی سیاسی جیاجیای تێکەوێ حاڵەتێکی تا ڕادەیەکی زۆر پێشبینی کراوە کە پەرەسەندنی جیاجیایشی لێ ببێتەوە. ئەوەی کە ئێستا ئەگوزارێ لە ڕاستیە چاوەڕوان کراوە لەبەر زیاتر لە هۆیەکە کەمیان عێراق لە بەردەم قۆناغێکی نوێیە کە مخرجاتی هەڵبژاردن ئەم جارە هەندێک هێزی نوێی هێناوەتە کایەوە نوێ وەکو بابلین پێگەی پەرلەمانی ئەجینا نوێ وەکو بابلین ئەو تەشکیلەی کە هەبووە لەوبەر هەر ئەوانی ڕابردووە ئەریێزە سەرچەکانی قۆناغی خولەکانی پێشووە بەڵام وەکو قاعدەی پەرلەمانی گۆڕانکاریی بەسەر هاتووە کە توانای جوڵەی سیاسی هەندێک گروپی سیاسی و ڕەوتی سیاسی لە عێراقا فراوانتر کردووە تا ڕادەیە کە ببێتە مایی دروستکردنی جۆرێک لە گرژی و لە پەیوەندی نێوان ئەو هێزانە کە لە چوارچێوەی مەزهەب و تایەفەیەکە ڕەنگە یەکێک بن بەڵام لە ڕووی سیاسی و تەماحی سیاسی و بەرنامجیانەوە بۆ ئەم قۆناغی کە ئێستا عێراقی تایە و بەرەو داهاتوو تێڕوانین و دیدی جیاوازیانەیە و ڕەنگیشی داوەتەوە. تو ئەگەر سەرنجدا بێت لە دوای 18 ساڵە باڵادەستی و هەژمونی شیعەکان لە عێراق لە ناو پرۆسی سیاسی ئەگەر ئەو دۆخە تایبەتی کە باسم کرد بوو بێتە مایی تەنانەت دابەشبوون و جۆرێک لە لێکترازان لە ناو بابلین ماڵی گەورەترین پێکاتی خەڵکی عێراق کە شیعەکان ئەبێتۆ چۆن تەماشای حاڵی پێ هەردوو پێکاتەکەی تر بکەی کە سونە و کوردە. ڕاستە سونەکان ئەمڕۆ بۆ نمونە تازەترین پەرەسەندی ئێمە باسی پەرەسەندنمان تازە پەرەسەندنەوەی کە تەحالفەکان گەورەتر کردووە ئێستا لە ڕاستیەک ئێستا تەحالفی سیادە ئەعلان کرا ئەمڕۆ بە سەرۆکایەتی خەمیس خەنجەر گەیاندیانە 67 کورسی. ئێستا لە دوای هەموو سونەکان لێوە بەڵێ ئێستا لە دوای سەدرەکان دووەم هێزی پەرلەمانی بریتیە لە سونەکانی عێراق
و ئەوان مەبەستیانە و ڕاستیش بڵێن تەنها مەسەلەکە پەیوەندی بە تەفاوماتی و یەکتر قوبوڵکردنی ئەم هێزە سونیانەوە نییە کە لە مەڵبژاردنیە بەشداریان کردووە بەڵکو هەندێک هێزی ئەقلیمی بەهێز لە پشتیانەوەیە کە کۆمەڵێک ڕێکەوتنی لە نێوانیانە دروست کردووە ڕێکەوتنەکەش تەنهاش لەسەر ئەوە نییە کە هەندێک پێگەی سیادینە و دەوڵەتی عێراق یەکلا بکرێتەوە ئەمە پرۆژەیەکە پرۆژەیەکی متەکاملە ڕۆڵیان پێداتوە لە داهاتووی عێراق پرۆژەیەکی متەکاملە کە چۆن مامەڵە لەگەڵ قۆناغی ئێستا و داهاتووی عێراق بکەن طبعاً بەگرەوکردن لەسەر ئەوەی کە ئەو پرۆژەی داڕێژراوە وەکو خۆی جێبەجێ بچێتە پێشەوە ئەو هێزانەی تر کە داخلی ئەم پرۆژەیەن و داخلی ئەم بلۆکە سیاسی تازەیان کە دروست بوون لەسەر عهد و پەیمانی خۆیان بن بەردەوام بن و دەستی یەکتر بگرن بۆ یەم پرۆژەیە سەر بگرێت پرۆژەکە بێگومان لە ناوەڕۆکە ئەگەر تۆ تەماشای بکەیت کۆمەڵێک دروشمی گەورەی تایە بۆ نمونە ئەمڕۆگەر گوێمان گرت بێ لە بەیاننامەکەی خەمیس خەنجەر لە وەکو تەحالوفی سیادە تقریبا لە تا ڕادێکی زۆر هێڵە گشتیەکانی نزیکە لەوەی کە سەدرەکان ئێڵێ ڕەنگە لە ناو ئەو بلۆکیان مەبەستیانە بۆ شێوازیانی ئەو هێڵانیان دیاری کردووە ئەیانەوێت بڵێن ئێستا قۆناغی سیاسی عێراق قۆناغێکی جیاوازە ئەم هێزانە ئەیانەوێت تەجاوزی لە ڕووی خیتابەوە لە ڕووی ممارسەوە تەجاوزی قۆناغی پێشوو بکەن و ئەمە طبعا لەسەر بنەمای ئەوەش قاعیدەی جەماوەری خۆیانیان زیاد کردووە و سونەکانی عێراقیش بە سروشتی حاڵ چەند هێزێکی ئەقلیمی وێنەیەکی بۆ دروست کردوون کە هەیمنەی پێکهاتەی شیعە لە ڕووی سیاسی و لە عێراقا پەیوەندی بە لاوازی سونەکانەوە هەیە نەک بە هێزی شیعەکان و لە سەر ئەرزی واقعیش دەرکەوتووە کە هەموو درزێک لە ناو ماڵی شیعەیە هێزی سنە ئیبراسترەکە لەسەر مەشهەدەکە و ئەیکا بە ئەوەی عەرەب پێڵێ بێضەت القوبان ئەبێتە خاڵی یەکلاکەرەوە لە ناو پرۆسەی سیاسی حاڵی حاضر تا ئەم ساتەی کە تایە قساکەین سنەکان هێزی یەکلاکەرەوەن لە کاتێکە پێش سنەکان لە خولەکانی ڕابردووە کورد بووکە بێضەت القوبان بووکە عەرەب بڵێ کورد بووە ئەیتوانی معادلەکان دەستکاری بکە و دەستنیشانی بکە کە کێ ئەتوانێ هێزی نمرەیەکی نەو عەملی سیاسی بێ ئێستا معادلەکە گۆڕاوە نەکرد گۆڕاوە بەداخەوە یعنی مەسەلەکە هەر ئەوە نییە ئەم جارە سونەکان بە مەقاعدی پەرلەمانی بەهێزەوە هاتنەوە ناو کایەکە بەڵکو لە بەرامبەرە ئەوەی کە پێشتر ئەم ڕۆڵەی بینیوە کە کورد بووە کورد دابەشبوونی گەورەیتیا ڕووی داوە کە دابەشبوونە لە نێوان یەکێتی و پارتی سەبارەت بە هەڵوێست وەرگرتن لە کۆمەڵێ بابەت لەوانە بۆ نمونە مەسەلەی تەحالفکردن مەسەلەی مامەڵەکردن لەگەڵ ئەو دۆخەی کە ماڵی شیعیتیە لەسەر مەسەلەی پۆستی سەرۆک کۆمار لەسەر کۆمەڵێ بابەتی تر کە بەداخەوە ئیشکالیتێکی دروست کردو لە ئێستا لە نێوان ئەم دوو هێزەیە ڕۆڵێکی ئۆتۆماتیکی داوە بە سونەکانی عێراق و نوێنەرانی سونە لە ناو پرۆسەی سیاسیە کە بەهێزەوە دەربکەون تا ئەم ساتە وەختە بەهێزترین گروپی سیاسی لە ناو عەملی سیاسی بە حکمی ئەوەی کە تەیاری سەدری ڕاستە 73 کورسی هەیە بەڵام تەیاری سەدری باش ئەزانێت کە خۆی بەتەنیا بەبێ پاڵپشتی هێزەکانی ناو چوارچێوەی هەماهەنگی ناتوانێت تەنانەت ئەگەر ئەو خەیاڵدانە سیاسی کە هەیەی کە ئیدارەی حکومەتێکی زۆرینەی نیشتیمانی بکە ئەم خەیاڵدانە وەکو خۆی بڕواوە بەردەوام بێت چونکە ممکن نییە لە سایەی کۆمەڵێک هێزکە لە ئێستاوە ئامادەییان دەڕبریەوە بۆ هەموو جۆرە ململانی و بۆڕبۆڕێنێک لەگەڵیا بم شێوەیە بتوانێت هێزێکی سەرکی بێت ناگۆڕەبن لەم گەمەیە ئەوەی کە شانسی گەورەی هەیە چێە سونەکانی عێراقن و ئەوەی شانسی خراپی هەیە لە ڕاستیە کوردە بە بەسەراحەت حەسەب زۆر باشە دواتر دێمە سەر کورد بە دیاریکراوی ئەمە لەسەرەوە زیاتر ینی گفتوگۆ بکەین و پرسیاری جدی لەو بارەوە بوروژێنین سەیدا لەتیبنێرۆیی جەنابتان وەکو ئەندامی سەرکردایەتی یەکێتی لێرن ومانەوێت ڕوئیایی یەکێتی بزانین ینی بەڕاستی چکێسە لە ڕابردوو ڕوئیای یەکێتی ڕوون نەبوو لەگەڵ پارتیە و دوای کۆبوونەوەکی سەرکردایەتی یەکێتی ئەم ڕوئیایە ڕوونترە وازحترە و داواکاریەکانتان دیارە یەکێتی لەم قۆناغەیە چی ئەخوازێ و ئەیەوێت چۆن بچێتە ناو ئەم بەرە ئاڵۆزەوە کێسە لە عێراقدا گوزەرە بڕاستی بەڵێ زۆر سپاس ئەو پەیامەی کە مامۆستا عەدالەت بەوردی باسی کرد و خێستەی عێراق ینی دەتوان بڵێم سەدەسەد هاوڕام ئێستا عێراق لە حەوشێکی فراوان دەچێت بەڵام ئەم حەوشەیەک ماڵ نییە هی سێ ماڵە ماڵی کوردی ماڵی سونە ماڵی شیعە ماڵی سونە دەکەوێتە نێوان ماڵی کورد و ماڵی شیعە ئەم دوو ماڵی کە دراوسەی سونەن دوو ماڵی پەرشوبڵاو دوو ماڵی تاڕادەیەک ناکۆک حالیان پڕ کێشە و خەریکی ناوماڵی خۆیانن و ماڵە گەورەکەیان حەوشە گەورەکە تاڕادەیەک
ئێستا ینی تەرکیزیان لەسەرەوە نییە بەڵام ماڵی هەرچەندە لە ماڵێکی ئارام دەچێ لە ماڵێکی ناتوانین بڵێن لە ماڵێکی ئارام دەچێت چکە لە نێوان دوو ماڵی ئالووزدای و حوشێکی هاوبەشیان هەیە ئەگەر ینی ئێمە سەیری سنووری جوگرافی بکەین ینی ماڵی شیعە تا ڕادێکی زۆر پایتەختی عێراق بەدەست ئەوانەوە ینی مؤسساتی سەرەکی حکومڕانی عێراق هەمووی لە بەغدایە بە ئێستاشە بەدەستی شیعەوەیە بەڵێ هەرێمی کوردستانیش بێگومان ئێستا وەکو قەوارەیەکی نیمچە سەربەخۆ و ئەو عەلاقە نیودەوڵەتی و ئیقلیمەی کە هەیەی و ئەو جۆرە حکومڕانی کە هەیەی بە هەموو کەم و کورتەکانەوە تایبەتمەند ماڵەکە بەدەست خۆیەتی ماڵی سونەکە دەکەوێتە ناوەڕاستە بە ئێستاشەوە کە ڕاست ئەوان وەکو مامۆستا باسی کرد لەسەر ئاستی نیودەوڵەتی ینی گوشارێکی یەکجار زۆر خستوان ینی خستاتە سەر سونە و لە هەمان کاتیشە هاوکاریکی یەکجار زۆریش خستوەتە بەردەستیان بە دەعمی مادی مەسەلەن شوێنێکی وەکو ئەمبار کە حەلبوسی سەرکەوتنی واسێنە دنیایەک داهاتێکی یەکجار وڵاتانی عربی دەعمی ئەویان کرد بۆ ئاوادانکردنەوە توانیانە لە دوای نەمانی ڕوخانی دەسەڵاتی داعش ئاوادانێکی باش بگەێنن بۆی ئەوان ناوماڵی خوان ڕێک بخەن بەڵام هێشتا ئەکبینی ئەو مەترسیانەی کە ڕوو دەدەن زیاتر لە سنووری سنەن ئەمەسەن بەڵێ دەبینین ئەوە ینی ئەو ناوچانە دەکەونە نێوان هەرێم و ناوچە دابڕێنراوەکان زیاتر بەڵام خۆ ینی لە بەرامبەری قسەی ڕاستە دەبینی لە دیالە بەڵێ لە دیالە لە سەلاحەدین لە تا دەگاتە مووسڵ و سەرسوور ئەم ناوچە ناوچەیەکی ئارامی ئەمنی نییە و جگە لەمە ئەم ڕاستە کورسیان زۆرە بەڵام ئەگەر هەر سێلایەنەکەش ینی ئەمەیە ئەو ڕێکەوتنامە کراوە ئەم سێلایەنەش ئەگەر تەبا بن و بتوانن ینی ئەوانەی وەکۆ دابشکردنی پۆستەکانیش بەکو خۆیان دەیانێ ئەوە بکەن ینی دابش بکەن و بەدەست بێنن بەڵام ناتوانین بڵێن ئیتر عێراق ئارامی بەخۆی دەبینێ ینی ئەو پارتی و سونەکان ئەگەر ڕێکەوتنەکەشیان سەر بگرێ پرۆژەیەکی هاوبەشیان هەیە بەڵام هەر لایەنێکی دیکەش مەشاکلی جیا تایبەتمەندی جیا خصوصەتی هەمەلایانی جیا و پرۆژەیەکی تایبەتی خۆیان هەیە ئایا پرۆژەی باگەر بێن لەسەر کوردایە پرۆژەکەی پارتی ئەو پرۆژەیە کە لە ناو ئەو ڕێکەوتنامەدا هاتووە ئایا ئەو پرۆژە دەتوانێت ببێتە جێگەی ڕەزامەندی سەرجەم هێز و لایەنە سیاسەکانی کوردستان ئایا ئەو پرۆژەیە دەتوانێت کێشەی ناوچەدا بڕێنراوەکان مەسلەی بودجەیە مەسلەی پێشمەرگەیە مادەی ١40 کۆمەڵێک کەیسی دیکەن یعنی شوێنی بکاتەوە و کە مەسەن ئەم هێزانە بڵێن ئەمە خواستی داواکاری خەڵکی کوردستانە یەکێتی ئەمەتانەزانی بۆ ینی بە پارتیتان ناوت بۆ ڕوویای ئەوانتان وەرنەگرت بۆ ئەو وەرەقەی عملی کە ئەوان ڕێککەوتبوون لەگەڵ سەدر و لەگەڵ سونەکان حەلبوسی و خەمیس خەنجەر ینی بۆ پێشتر لە کۆبوونەوە داخراوەکانە پێتانوتون ئەگەر پێتانوتون وەڵامی ئەوان چی وانی سەیدا ئەوەی کە من ینی ئاگام لێتی من باسی ئەوە دەکەم ینی کە یەکێتی هەمیشە پەیامەکەی دروشمەکەی کەڵێن ئێمە لەگەڵ یەک ریزی و ڕێکسی ناوماڵی کوردین ئەمە کە ئەمە زۆرجا باسی ڕێبازی هەواڵمان جەلال و چەپکە گوڵەکەی ئەمە ئەوەیان ئەبێت درێژەی پێ بدەین و یەکێتی تەنانەت جارێکتریش باسمان کرد تەنانەت لە کاتی بانگەشەی هەڵبژاردنیش کە لەگەڵ گۆڕان ڕێککەوتبوون و لێک تێگەشتن لەگەڵ هەردوو لانی سەرەکی حزبی ئیسلامی هەبوو ئێمە بەیەکەوە بەهێزترین و دوای دەم پێمان خۆش و پێش هەڵبژاردن هەمومان پێکەوە بین بەڵام لە دوای هەڵبژاردن دەمانەوێ بازنەی ئەم پێکەوەیە فراوانتر بکەیت کە مەبەستی یەکێک لەولایانانە پارتی بوو و کە ئەنجامی هەڵبژاردنەکانیش ڕاگەیان یەکێتی بەڕەسمی ڕاگەیان سەرباری ئەوەی تێبینیمان هەیە لەسەر شێوازی پرۆسەی هەڵبژاردن هەندێک کەم و کورتیا بوون بەڵام پەیامەکە دیشانە داوا لە هێز و لایەنە سیاسەکان کرد بە یەک تیم بە یەک پرۆژەی هاوبەش و بە یەک ئێرادە بچینە بەغدا بۆیە بتوانین پێکەوە دەتوانین لە بەغداش بەرگری لە مافەکانی گەلی کوردستان بکەین و لە حکوومەتی ئایندەدا دەستکەوتی زیاتر ینی سەنگێکی زیاتر بدەینە هەرێمی کوردستان و مافەکان زیاتر بەدەستبێنین ئەمە پەیامی بوو و دوای ئەمە پارتی پێشوازی لە پەیامەکەی یەکێتی کرد دوای ئەوە کە هاتن وەفدێکی باڵا بوو سلێمانی یعنی دەتوان بڵێن لە ماوەیەکی زۆر کەم
ینی لێک تێگەشتنێکی باش دروست بوو چەندین لیژنە پێکێنران یەکێتی هەر لە ماوەی 2 ڕۆژە ناوی ئەندامانی لیژنەکانی خۆی نرد بۆ پارتی ئەمە کەی کەشف بوو کە پارتی ئەم ینی ژێر بە ژێر ڕێکەوتنامەی کردووە کە وەفدی هاوبەش ڕۆشتن تابان یەکێتی زۆر پەلای کرد بوو باغدا و لە کاتی کۆبوونەوە لەگەڵ لایانی سەدر ینی کە لەوێ بابەتەکە کرایەوە سەرروکی وەفد لە خۆمان بوو کە قسە کردا و ینیەکێتی باڵێ هەمیشە ئێمە لەگەڵ یەکری ڕێخسی ناوماڵی شیعین و ئێمە نبینە لایەن گروش ینی ئەو باو پەیامەی گەیان باوان سەرروکی وەفدی سەدروتی کاکە ئەوە تو چیاڵ ئێمە بۆم چاوەڕانێک وازە هاتون بۆی ئیتفاقەکە ئیمزا بکەن بۆ وازەحی ئەمەوت ئەمەوتی وەکی وەفدی یەکێتی سەیری وازعەکان کرد زانی شتێکی تر هەیە وتیان ئێمە مەجال بە ئێمادەن ئێمە بەتەنیا کۆبوونەوەیەک بکەین کە چوونەتە دەرە بەفدی پارتیە کاکە بوو ئێمەتانی حراج بوو پێشتر بە ئێمەتان نەوتووە ئەمە هەیە ئەی ئەم ڕێکەوتنامەبەسی پارتی لەوە ئەوە بوو ینی یەکێتیش بخاتەنەوە ئەو معادلەیەوە یا لەگەڵ خۆیان هاوپەیمانێتێک بێنە بووی کە ئەو ئیتیفاقیەتە ئەو لێکتێگەیشتە لەگەڵ سەدر و لایەنەکانی دیکەی سووری ئەوان نویست زوو تێپەڕێن چووکە یەکێتی وتیان ئەبێ ئێمە ببینین و ئەو خاڵانێک کە باسمان کردن ئەم مەسلەی ینی جددیەتی تیاابێ لە چارەسەرکردنی کێشەکانی ناوچە دابڕێنراوەکان کەرکوو ئەوەی کە مادەی 140 مەسلەی بودجە و کۆمەڵی خاڵی تر کە پێشتر لێک تێگەشتن هەبوو لەسەر ئەم خاڵانە ینی هەندێک خاڵی لێک تێگەشتن هەبوو لەگەڵ پارتی کە بچنە باغدا ئەوە هەبێ ینی پرۆژەکەی هاوبەش ئەمەی تیاابێ ناوچە دابڕێنراوەکان بێ بودجە بێ پرسی پێشمەرگە بێنی کۆمەڵێک خاڵی تر بوون یەکێکی لەوانی تریش بە هیچ شێوەیە کورد نەبێتە لایەنگیری هیچ لایەنێک ئەگەر ئێستا لەوانەیە لە ئەرشیفی کورسات هەبێ قسەکانی بەرێز کاک محەممەد محەممەد و تەبێژی پارتی دیموکراتی کوردستان خۆی ئەم خاڵانەی باس کرد ئەبای ئەم جارە چارەسەرێکی ڕیشەی و کۆنکرێتیمان هەبێ ئەمە یەک دووەم ئێمە نبینە تەرەف لەگەڵ ئەم لاەن وەولە کە یەکێتی سەیری کرد ئەوە ئەم وازەکەوایە ئەوتی ئەنی ناوەڕووکن ئەم خاڵانە لە کوێن زیاتر ینی ئەو ڕێکەوتنامە زیاتر تاڕادەیەک ینی ڕەچاوی پۆست و ئەو شتانە کرابوو ئەم تەفاسیلانەی تیانەبوون جگە لەمە یعنی یەکێتی بەو شێوازە بچوە بەشداری بکردایە ئەوەی کە ئەمە ئەڵێن هەواڵ مامجل هەمیشە لەگەڵەوە بوو ڕەچاوی مافی هەموو پێکاتەکان بکە و چەپکە گوڵەکە بێ یەکێتی لای دەدالەوە ئەگەر ئەمەی بکردایە و ئەو چەپکە گوڵە وای کردو بکە هەمیشە لایەنەکانی عێراقی پێکاتەکانی عێراقی لە شێوازی ماماڵەکردن و سیاسەتی یەکێتی بەیسەر و کوماریشەوە لە عێراقدا ئەمە جێگای ڕەزامەندی ئەوان بوو پارتی ینی پێچوانی ئەمە قساکە ئەڵێ ئەوە یەکێتیە کە ئێوێ لە داهاتووە ینی نێوماڵی کورتێک بدە و ئاراسێ ڕووداوەکان بەرەو خراپی بەرێ دێومە ینی واقعەکە ئەوڵێ ئێمە باباسی شتی شارەوە نەکەین کە بڵێنەوە باشتی ئەوەی کە خەڵک هەمووی بینیوەتی یعنی ئەتوانین بکەین بە پرسیار ئایا ئێمە چوین لەگەڵ دوو لایانی دیکە ڕێکەوتنەوەمان کردووە بەبێ هێزولانە سیاسەکانی دیکە یان پارتی بووە ئەوە خەڵکی کوردستان دەزان کە پارتی بووە ئایا ئەو ڕێکەوتنامەی کە کراوە چکە ڕاستە ئەمە ئەگەر حیزبێکیش کردبێ بەڵام ئەم لە پشکی کووردە و ئەمە پشکێکی ئەستحقاقێکی تاکە حیزب نییە ئەمە پەیوەستە بە مەسیری ئەم چارەنووسیام هەرێمەوە ئایا ئەو ڕێکەوتنامەیە چەند جگە لە یەکێتی با بڵێن یەکێتی تیانە بێ ئایا هیچ حیزبێکی کوردستانی ئەو ڕێکەوتنامەی بینیوە بێگومان نەخێر خاڵی دووەم مەسەن ئەوان ئەڵێن یەکێتی پەلەی کردووە و ناوماڵی کوردی بەش کرد تەبان ئەم ڕێکەوتنامە بوو بەهۆی بەشکردنی ڕێکەوتنامەکەەوە ئەم ڕێکەوتنامە وای کرد کە یەکێتی ینی ناچێتە ژێرباری ئەو بەرپرسیاتی کام ڕێکەوتنامە چونکە هەندێک هەڵەی سیاسی هەڵەی بڕیاری سیاسی وازوو دەرناکەوێت لەوانە ساڵێکی تر یان 2 ساڵی تر یان 5 مانگی تر دەبینی اینجا چ کاریگەری نەرێنی بوهارێم دەبێ تەنانەت بە خۆی پارتیش دەبێ خاڵی دووەم ئایا ئێمە پێش پارتی چونوتمان ئەمە کاندیدی خۆمان بۆ پۆستی سەر و کومار بێگومان نەخر تقریبان 8 ڕۆژێک دەبێ پارتی بە ڕسمی ڕاگەیاند کاک وشار زێباری کاندیدی پارتی دیموکراتی کوردستان یەکێتی بۆی ناوماڵی کورد تێک نەچێ و وەک هەمیشە بە نەرمی و بە
پشو درێژی هەر چاوەڕانی کردو و لەوانەیە هەوڵشی دابێ و چەندین کۆبوونەوەش کرام لە نێوان وەفدی هەردوولا ئەمە دوو ڕۆژەیەکێتی اینجا کە بێ ئومێد بوو لە پارتی کە لە نیاز و نیەتی پارتی دێگەشت اینجا ڕایگەان ئەمە مادام ئێوە کاندیدتانەیە ئێمەش کاندیدیکی خۆمانمانەیە خۆ دنیا وێرە نەبووە ینی باشە بۆ ڕەوابێت پارتی کاندیدی خۆی پێشکەش بکە پێشێکێتی دوایەوە گەرێکێتیش کاندیدیا بێ ئەوەی تر دنیا کوتای پێبێت دوو چارەسەر هەیە بۆ ئەم بابەتە یان ئەبێ بە تەفاهم و بە لە یەکتێگەشتن و بە ڕەچاوکردن بەرژەوەندی هەردوو لەوە بە پرۆژەیەکی هاوبەش کاندیدێکی هاوبەش هەبێ کامە نەبوو خۆشەڕ ناکەن هەرە بێ بچینە پرۆسەیەکی دیموکراتی ئێمە کاندیدمان هەبێ ئەوان نیشیان بێ ینی ئەوان ئەم بەم شێوازە و هەندێک پامی تند و بەداخەوە لە هەندێک کادر ئەوانە ینی جنێودان و ئەوانە ینیمە خۆت ئەبێمادەمە ئەڵێن عێراقێکی دیموکراتی و فرەحیزبی و پەرلەمانی ئەبێ بڕوامان بەوە هەبێت کە بە لێک تێگەشی نەگەشین هانە ببینە بەر پرۆسی دیموکراتی کە ئەمە حەلی سەردەمیانە دێمە خزمەت جەنابەت بۆ کۆمەڵە پرسی دیکەی هەر پەیوەست بە هەرێمی کوردستان و لە داهاتووە دۆخی نێوان پەیوەندەکانی یەکێتی و پارتی کە تا چەند تەسیری هەیە بەسەر دۆخی هەرێم وهروەها لە عێراقیشە مامۆستا عەدالەت یعنی بەگشتی ئەوەی کە لە عێراقا گوزەرێ و تا ناو پێکاتی کورد ئەمە وەزعەکەمانە بەڕاستی یعنی ئەگەر تەماشا بکەی دۆخەکە شتێکی هەڵۆزمان پێڵە لە داهاتووە ئێ بۆ ماڵی شیعەژەر بە هەمان شێوەیە ئێ بەخوا سونەژ یعنی بەو شێوەیە یعنی تەبانین کە ئەوانش بڵێ هەتا سەر بەم شێوازە بەڕێیەکەن گەر عێراق بەرەو کەناری نائارامی بڕوات بەڕاستی ینی چێ زەرەرەکات لایەنەکان خودی خۆیان نین زەرەرەکەنەوە دوجار ینی بینیمان ینی خۆپشاندان لەبەر مەبنای چی کرا لەبەر داواکاری خۆپشاندەران و تشرینەکان بوو خەڵکی عێراق قبوڵیەکە وەساگەر بۆ ئاڕاستەیە بڕوا بە وێنەکە ڕوون بێ ئێستا ئەوەی هەیە سونەکانی عێراق تقریبن ماڵی خۆیان ڕێخستووە یعنی وەکو جەمسرێکی گرنگ لەناو معادلەکەیە هەن تەنانەت کە باس لە لێکترازان لەناو ماڵی شیعاکەین ماڵی شیعا ماڵێکی بێخاوە نییە زۆر بە سەراحەت بیڵین ڕاستە مەرجعەتی نەجەف تا ڕادەیەکی زۆر دەرگای داخستەوە بەڕووی هەمویانە یعنی ئەمڕۆ ئێمە لە ڕاگەنراوە ڤیددیۆکەی موختەدا سەدرا باشکرا ئەمە ینی بڵاو کرایەوە موختەدا سەدرڵێ مەرجعەتی نەجەف دەرگای بەسەرمانە داخستووە من داوام کردووە بچین ینی لە ڕێگەی ئەوە پابەند بین بە وەکو مەرجعێکی گرنگی دینی لە عێراقەوە طبعاً شیعی بۆ ئەوەی بتوانن قاسمی مشترک لە نێوانمانە دروستکە ئامادە نییە بچێت ینی تەنانەت مەرجعێتی شیعی تا ڕادێک لیان بێزارە لە هەڵوێستیان بەڵام ئەمە بەو مانایە نییە ئیتر ئەوان دەرفەتی خۆڕی خستن و ئەوانیان نەماوە ئەگەر سەرنجدا بێ یەکەم بە بەردەوامی ئیرانیەکان لەسەر خەتان سەردانی بەغاکەن وەک لە کۆبوونەوەن لەگەڵ هەموو هەردوو باڵە گەورەکەی ناو شیعەیە خاڵێکی تر هێزە شیعەکان خۆیان و ئەمە گرنگە هێزە شیعەکان خۆیان چ بە سەدرەکان و چ بە ئیتاری تەنسیقی گەیشتونەتە قەناعەتکە دابەشبوونیانەوە درزەی نێوانیان لە زیانیانەوە بەلاوازی ئەچنە ناو معادلەکەەوە تەنانەت ئەگەر توانای و دەرفەتی پێچێنانی حکومەتی ئەغلەبی نیشتمانیشان هەبێت سەدرەکان گەیشتون بەو قەناعەتە تۆ تەماشاکە ئەمڕۆ ڕاگەیەنراوە ڤیددیۆیەکێک موختەدا سەدر کە من زۆر بەوردی دووجار سەیرم کرد کە 23 دقیقەیە طبعاً زۆر گرژ بوو ینی متەوەتر بوو ئاسوودە نەبوو لە قسەکانی جۆرێک لە ینی سەر لەبەری ئەگەر تۆ دیراسەیەشی لە ڕوانگەی دیراسەکردنی گوتارەوە دیسکۆرسەوە لێ بکۆڵیتەوە هەموو پەیامی پشت ئەم ڕاگەیەنراوە بریتی بوو لە جۆرێک لە پاکانەکردن بۆ خۆی لە بەرامبەر ئەو دۆخەی کە ماڵی شیعیتی هەیە و ئەیویست زۆر بە کوردی بڵێ زۆر بە کورتی ئەیویست بڵێ من لە ئێوە شیعەترم من لە ئێوە مەذهبی ترم من لە ئێوە دڵسۆزترم منی ماڵی شیعەم تێکداوە ئەوە ئێوەن بە قسەمان ناکەن بەڵام لەگەڵ ئەوەشە یعنی با بڵێن ئاستەکانی خیتابەکەی جیاواز بوو بۆ نمونە جۆرێک لە پاشەکشەی تیا بوو لە ئەو خاڵانەی کە پێشتر بێ لەسەرداکرد بۆ نمونە وتی من بە هیچ شێوەیەک نەموتوە حەشدی شەعبی هەڵۆشێتەوە لە کاتێکە گرتەی ڤیددیۆی خۆی ئەڵێ وتمە ئەبی هەڵۆشێتەوە ئەڵێ نەخێر من نەموتوە هەڵۆشێتەوە پێویستەکە ڕێکی بخەینەوە قسەشم لەگەڵیانە کردووە بۆ ئەوی سومعیش حەشد باش بکریان دێ خەڵکیەت هێلا ببری و حەشد یعنی پاشەکشەی تایە خاڵێکی تر کە هەر لە چاوپێکەوتنەکەیە زۆر جێی سەرنج بوو ئەو پیاوە تا 23 دقیقە شەش جارایی خواردەوە یعنی تەوەتورێکی چووکە تێگا فشاریشیان لەسەرە فشاریان لەسەرە هەم لەلایەن ئێرانیەکانەوە هەم لە
ناو قاعدەی شیعی عێراق و هەم لەو دۆخەی کە لە ڕێیانایە و مامەڵەکردن تایە زۆر سەختە ئەنی هەم شیعەکان شیعەکان پەراوێزکردنی هەندێک لەلایەنەکان بەدڵنیاوە هەم تەیاری سەدری خۆی ئەزانێ ئەگەر بە یەکباڵی بچێتە ناو معادلەکەەوە بۆ ئەو زۆر زەحمەتە لێشی قوبوڵ ناکرێت و ناشێڵن بە ئاسانی بە ئیسراحەت دەردی کورد دەڵێ بیخوا و ئەگەر بێوێت هەموو هێزەکانی ناو ئیتالی تەنسیقش بێنتە ناو حکوومەتەوە ئەمە جۆرێکە لە ئینقلاب بەسەر هەموو ئەو دروشمانەی کە لەمەوەی ڕابردووە بە شارعی عێراقی داوەکە نایاڵی خەڵکی فاسد لە ناو حکوومەتی داهاتوی عێراقیە بێ کە ئەوان ئەگەر پێگەیان بەهێز بێ تاقە شتێک کە بەسەراحەت لە ڕاگەیەنراوەکەی وتی من مالیشیم قوبوڵ نییە ئەمە یانی چی ئەمە مانای وایە هەموو هێزەکانی تم قوبڵە و لە بەرامبەرە تەماشاکە چکە ئێمە باسی وەکەین شیعە خاوەنی هەیە و شیعە تا ئەم لەحزەیە سەرڕای ئەوەی کە دابەش بوون دراجی سیاسیان بەهێزە ئەزانن چی ئەکەن ڕەنگە تەفاعلکردنیان لەگەڵ یەک با بڵێن خاو بێ بەڵام فشاریان لەسرە خۆشیان درک بە مەسەلەکانەکەن لە بەرامبەرە هەر ئەمڕۆ فالح فەیاس سەرۆکی هەیە حەشدی شعبی ئەڵێ ئەوەی کە ماڵی شیعی تێکداوە مقتەدا سەدر و تەیاری سەدری نییە بەیان نامێکە ئەڵێ هێزی تر چییە مالێکی نەنا مەبەستی پارتیە و لەگەڵ سونەکانە باشکرا ینی باشکرا ینی هەندێک شتەیە خیتاب هەیە پێوترێ مەضمورە ینی ناڕاستەوە خۆ ئەیڵێ و ئەمڕۆ من لە ڕۆژنامەی شەرق ئەوسەتە ینی تەقریرێکم خوێندەوە لە ڕۆژنامەی شەرق ئەوسەت کە مەنەزانی شەرق ئەوسەت نزیکە لە سعودیەکانەوە ئەڵێ پارتی دیموکرات دوو جار زەرری کردووە دوو جار جارێک کە ئەم تۆمەتەی لەسەر تۆخەکرێتەوە ڕۆژ بە ڕۆژ لە شارعی شیعی و لە ناو هێزە سەرەکیەکانی شیعەوە ئەم تۆمەتەی لەسەر تۆخەکرێتەوە دوو زەرەرێکی تری ئەوەیە کە لە ناو ماڵی کوردی خۆی ئیتیحاد وەتەنی هەڕەشەی ئەوەی لێکە کە مەناسبی سیادی لە ناو هەرێمی کوردستانە ئەبێ دەستکاری بکری ئەگەر لە بەغا مەحروم بکرێت لە سەرۆکایەتی کۆمار ئەڵێ دوو جار زەرری کرد جا مەسەلەکە لە ڕاستیەوە واز لە تەقاریری ڕۆژنامەیەکی وەکو شەرق ئەوسەت بێنە لە ناو واقعەکەیە هەندێک پرسیار بکەین پارتی دیموکراتی کوردستان بەم خەتوەیە کە کردوێتی چی بردوتەوە یعنی ئەبێ پرسیار بکرێ بۆ خۆی وەکو پارتی و بۆ کورد ئەگەر ئێمە ئاعتیباری ئەو بکەین پارتی هێزێکی سەرەکی ناو حرەکەی سیاسی کوردە وەکو پارتی تاقە شتێک کە گرێوی لێکە و هەموو شەڕەکەی بووە کە ئەوەیە کە کاک وشیار زێباری بکە بەسەر کۆمار کە تا ئەم دەقیش کە قساکەین هێشتا بە تەواوەتی مەزمون نییە بۆ چونکە پەراوێزی مامەڵەکردن لەگەڵ ئەو هەموو کوتلە سیاسیانەی کە لە ناو پەرلەمانەوە هەموو هێزە سەر بەخۆ و ئەمانە پەراوێزەکە کراوەیە هەتا ئاخر لە حەزە بووی هەیە گۆڕانکاری بەسەرابێ بە تایبەتی کە ئاراستەیەکی ئیقلیمی و ئاراستەیەکی نێودەوڵەتیش هەیە بۆ ئەوەی کە ئەمە بەسەراحەت بڵێن بۆ ئەوەی هەرسێ سەرۆکاتێکە وەکو قۆناغی ڕابردوو دابێنێنەوە بمێنەوە کاکە بە ڕاشکایی بڵێن ئەمیچەکان لەگەڵ ئەم مەسەلەیان ئێرانیەکان لەگەڵی ئەمان باشە یعنی سەدرەکان خۆیان تەیاری سەدری خۆی زۆر ینی سەی معادلەکانی شتەیە زۆر سەیرە تەیاری سەدری زۆر ملاحەزەیان نییە لەسەر ئەوەی کە دکتۆر بەرهەم ببێتەوە بەڵام کێشەکەوەیە لە ناو بلۆچێکی سیاسیە کە کۆمەڵێک خاڵ هەیە کۆی کردوونەتەوە اتفاقەیە کۆی کردنەوە ئایا ئەچێت ئەم اتفاقەیە پێشێل بکات ئەگەر پێشێلی ناکە ئەبێ چی قوبوڵ بێ ئەبێ کاک وشیار زێباری قوبوڵ بێ کاک وشیار زێباری لە شارعی شیعەیە لەلایەن هەندی ئەوساتەوە تێبینی لەسەر هەیە ئەمڕۆ مزاهرە کرا و هەندێک شت بڵاو کرد یعنی دۆخێک دروست بووە کە بە نسبەت پارتی دیموکراتی کوردستانەوە وەکو لەسەر ئاستی حزب وەکو خۆی لە ڕاستیە تاقەت دەستکەوتێک کە ئێستا بە مورەکەزی ئیشی لەسەرەکە کە کەسێ بکا بەسەرەوە کۆمار لە ڕووی سیاسیەوە و لە ڕووی استراتیژیەوە قۆناغی دوای تحقیقکردنی ئەم ئامانجەی ڕەچاو نەکردووە داناوەکانی بەڵێ چ ڕنگ داناوەکانی لەسەر پرۆسەی سیاسی لەسەر علاقەی خۆی وەکو پارتی لەگەڵ ئەو بەشەی بەهێزەی تری هێزە شیعەکان چ لە پەیوەندی لەگەڵ ئێرانیەکانە چ لە پەیوەندی لەگەڵ هێزە سەرەکیەکی تر لە ناو ساحەی کوردستانە کە یەکێتیە یعنی هەموو ئەم مەسەلانە تا ئەم لەحزەیە ئەوەی کە ئێمە ملاحەزەیەکەین بەداخەوە پارتی دیموکراتی کوردستان کە هێزێکە بڕیار وایە خاوەن خبرەی سیاسی بێ خاوەن تەجروبە بێ لە گۆڕەپانەکەیە هەموو ئەو سیناریوانەی کە لە دوای قۆناغی یەکلاکردنەوەی پۆستی سەرۆک کۆمار دێنەکایەوە ڕەچاوی نەکردووە
یعنی ئێمە ملاحەزەی خیتابێکین ملاحەزەی هەڵوێستێکین لە گۆڕەپانەکەیە هیچ سیناریۆیەک ناخاتە ڕوو تەنها و تەنها چووەتە کوردەتەنی 2000 کەری شەیطان هەڵێ ئللا بێ من کاکوشێباری بکەم بەسەرەوە کۆمار ئەمە سەبارەت بەخۆی سەبارەت بە کورد سەبارەت بە کورد ئەمە تەنها پرسیار نییە بۆ پارتی پرسیارە بۆ یەکێتیش بەڕاستیمە وەکو جەنابتەڵی مەترسی و هەڕەشە بۆ سەر کورد لە ئایندەیە دروستەکات بەڵێ بەدڵ نیایە ئەوە جزئێکی کێشەکەی مەترسیەکی تر ئەوەیە وەکو کوردیانی لەم ململانەیە دەستکەوت چییە؟ یعنی مەشروعی کورد لە ناو عملی سیاسی بریتیە نییە لە یەکلاکردنەوەی مەناسب لە ڕاستیە ئەمە پرسێکی زۆر لاوەکیە ئەسڵەن ئەوەی کە کاگلەتیف باسی کرد ئەسڵەن ئەوەی کە کاگلەتیف باسی کرد یەکێ لە بژاردا هەرە سەرچەکانەوە بوو کە پێشوەختێکی دی و پارتی ڕێکەون لەسەر کاندیدێک و یەکلای بکەنەوە چونکە شەڕەکە لە بەغامە نییە شەڕەکەەوە نییە کێسەرەوە کۆمارە شەڕەکە ئەوەیە کە تۆ لە 18 ساڵی ڕابردووە وەکو کورد کە پێکاتەیەکی قەرار وایە پێکاتەیەکی سەرەکی بووە کۆمەڵی حقوقی دەستوری لە ناو دەستوری عێراقا هەیە بچی بەرگری لێ بکەیت چونکە لەم 18 ساڵەیە بەشێکی زۆری ئەو مادانەی کە پەیوەندیدارە بە مافی سیاسی مافی ئابووری مافی کولتوری کۆمەڵێ مافی دەستوری کوردەوە هیچی جێبەجێ نەکراوە قسەکە ئەوەیە باشە ئەچیتە ناو بلۆکێکی سیاسیەوە ئەم بلۆکە سیاسیە چ شتێکی سلماندووە لەم مەشروعی تۆ وەکو کورد وەکو پێکاتەیەکی سەرچی کە کۆمەڵێ مافتێک کام شتی سلمانووە بە هیچ شەرمی ناوێ پارتی دیموکراتی کوردستان جەڕی بدا بۆ ڕای گشتی بڵێ کاکە من ئەگەر لەگەڵ سونەکانە ڕێککەوتوم و لەگەڵ سەدرێکانە لە ڕاستیە ئەوە ئیمزای جەنابی مقتەدا سەتر ئەویش ئیمزای جەنابی کاک حەلبوسی و خەمیس خەنجەر کە ئەڵێن هەموو ئەم مافانتان بۆ ئەسلمێنین کە حکومەتێکی ئەغلەبی نیشتیمانیمان با جار بدرێ بۆ ئەوەی ڕای گشتی خەڵکی کوردستانیش بزانێت کە پارتی دیموکراتی کوردستان چۆتە ناو گەمەیەکەوە نەخۆی زەرریتیاکە نەکوردیشتیا زەرریەکە یعنی ئەبێ ئەم شتانە زۆر بە شەفافیت بوتێ نەک مەسەلەکە تەنها تەعنوت بێ و مەسەلەی شکاندنی ئیرادەی یەکتر بێ ئەم جۆرە لە بیرکردنەوەی لە ڕاستیەت چ بۆ پارتی خراپە چ بۆ یەکێتی خراپە و من بە هینیش بڵێن ینی بە ئینسافەوە بیلین لە ڕاستیە مەسلەی ئەو دۆخە ئەو مەترسی کە لە ئێستا لە پەیوەندی نائاسایی نێوان ئەم دوو هێزە هەیە لەچووە سەری هەڵدا مە بە حکمی و متابعی ڕووداوەکانەکەی بەو شێوەیە نییە کە لە بەیاننامەکەی پارتی دیموکراتی کوردستانە هاتووە بەڕاستی پەیوەندی بەچیوە ئەو لەحظەیە کە وەفدی هاوبەشی پارتی و یەکێتی ئەچنە بەغا لە هەمان تەوقیتە بەڕێز کاک مەسعود بارزانی پێشوازی لە وەفدێکی باڵای سونەکانی عێراقەکە ئەم وەفدە لە هەولێر جەنابی بارزانی ئەبینیەوە باسی عملی سیاسی عێراقەکەن ئەم وەفدە کە قەرار وایە با بڵێن تەعامل لەگەڵ ماڵی کوردیە بکە نایەتە سلێمانی هەموو شتەکان لە هەولێر ئەبڕێنێتەوە و تەکیدکردنەوە ئەبێ لەسەر ئەو خەتەواتانەی کە لە چوارچەوەی ئەم بلۆکە سیاسیە کردوێنە باشە کە حاڵەتی چوا دێتە پێشەوە تۆ وەکو هێزێکی تر کە پێت وایە لەگەڵ پارتیە کۆچوتە ڕێکەوتنەوە وەکو یەکێتی گومانت لا دروستە باشە من و پارتی ئەگەر ڕێکەوتوین یەکەم ئەگەر ڕێکەوتو نەکە ڕێکوتین بەڵێنیشمان داوە بە ئێرانەکان کە نەبینە سەبەبی شێواندنی ماڵی شیعە بەڵێنمان بە یەک داوە کە وەکو ینی لیژنەی هاوبەشمان پێکە وەفدی هاوبەشمان بۆ پێکێناوە پێکەوە بچین دیفاع لە حقوق بچینە دانوستانەکە ینی بەشێک لە لیژنەکە تووشی حراجێکی لە یعنی ئەم تەتەورە لە ناکاوە چییە؟ ئەمە گومان دروستەکە و هیچ شتێکیش لە حیاتی سیاسیە بەقەدەر گومانکردن لە خەتەر نییە چونکە هەر کاتێ معلوماتی تەواو نەوێ شەفافیت لە پەیوەندی و لە هەڵوێستەکانە نەبێ گومان دروستە بێ ئەوە بوو یەکسەر دەست بە جێبینیمان لە ئەنجامی ئەم گومانە بەڵێ نەکار وەفدەکاڵۆشایەوە با بڵێن کەسی نمرەیەکی یەکێتیش بە وەفدێکەوە چوو بۆ بەغا بۆی بزانێت چی ڕووەدا چییە گوزەرێ ئەگەر ئێمە ڕێککەوتوین ئەی باشە کاک مەسعود بۆ بەتەنیا پێشوازی لە وەفدێکی باڵای سونەکانەکە ینی مەسەلەکە ینی بە سەراحەت بڵین ضرورەکە لە ئێستاوە تا ئەو دقەیەش کە هەڵبژاردن بۆ سەر و کۆمارەکرێن ڕوون بکرێتەوە کە ئەم جۆرە ئەم بلۆکە سیاسیە کە دروست بووە بەرژەوەندیەکەی بۆ پارتی خۆی چییە و بۆ کورد خۆی چییە لە بە پێچەوانەشەوە فەرمو وەرن تەقدیری بڕی زیانەکانی بکەن هەم بۆ پارتی خۆی و ئەو هەموو گرژیە کە لە علاقات بۆی دروستەکە لەگەڵ وڵاتانی ئیقلیمیە لەگەڵ یەکێتیە لەگەڵ هێزەکانی تری شیعەیە کە بەشێکیان هێزی چەکدارن هێزی میلیشیاتین کاکە ساڕۆخەنیان بە تورکیاوە لە بەعشیقا بۆ ناینێن بە هەولێرەوە یعنی تۆ بێ حساب بۆمان نەبکەین یعنی تۆ ئێستا ئێمە ئەڵێن هێشتا پراوێزێک ماوەتەوە بۆ گفتوگۆ بۆ دانوستان بۆ تەفاهم بۆ ئەوەی بە تایبەتی کە شیعەکان خۆیان لە ناو خۆیان هەوڵدن خۆیان بخەن من بۆچی یەک دنیا جەبهەی گەورە لە خۆم بکەمەوە وەکو پارتی و لەگەڵ یەکێتی شاتێکی بدەم وا بگەم بەو دۆخێکی ئێستا دەست خۆش مامۆستا عەدالەت جان سەیدا لەتیف ینی پلانی
ئەی یەکێتی ئەوەیە کە کاندیدی خۆی پێشەش کردو چۆتە ناو پرۆسەیەکەوە ئیتر نازین ئایا ڕێکەوتنتان هەیە لەگەڵ لایەنەکانی دیکە لە بەغدا شتێکتان مسۆگەر کردووە بۆ ئەمە بەستە یاننا ئەمەیانەمە لای سەرکردایەتی یەکێتی و لای بەرپرسانی باڵای یەکێتیە پلانی بی یەکێتی چییە لە بەرامبەر شکستێنانی پلانی ئەیە چکە قسە زۆرەکرێت کە دەوترێ یەکێتی ئەگەر بەغدا لە دەست بدا ئەوە هەرێمی کوردستانیش بۆ شێوازە ڕازی نابێت کە پۆستەکان دابەش کراوە یاخود دۆخەکە بەرەو ئاراستەیەکی جیاوازترە با کە بە دڵی پارتی نەبێت لە بەرامبەر هەموو ئەم دەنگۆیانەیە یعنی پلانەکان چییە؟ کاک هاورێ ینی یەکێتی لە بەغدا شکست نایەنێ لەبەرەوەی ئەو هێزەیە کە پێش ئێستاوتمان ینی هەوێنی کوکردنەوەی هێز و لایەنە سیاسیەکان و پێکاتەکانی عێراقیان ومادەم ئەم هەوێنە ئەمە ضرورەتێکە بۆ عێراق وەم ضرورەتە بۆ عێراقات ضرورەتە بۆ هەرێمی کوردستان لەبەرەوەی ئەم یەکێتیە وای کردووە کە هەمیشە کاتێک کە پەیوەندی هەرێم و بەغداد ڕوبەڕووی گرژی و دابڕان دەبێ جارێکی دیکە ئەم یەکێتیە وا دەکە کە ئەم دوو بەغدا و هەولێر وا بڵێن لێک نزیک بکاتەوە یعنی گەر ئێمە سەیری ئەم سێ کوچکەی کە ڕێکەوتنامان کردووە ئەمانە زیاتر حزبی یان پێکهاتەی هەڵوێستەکانن هەڵوێست وەرگتن واتە تو زۆر ئەوەکانیان درێژخان تەنانە دووستاتیەکانیشان زۆر درێژخان نابێت یعنی ئەگەر بین سەیری مێژووی ئەم هەرێمە بکە چەند جار پارتی بەڕسمی مەسوولی باڵا و توانە لە بەغا پاشە شک بکەین بینەوە یەکێتی بە هزار تکاوڕژاوە چکاڵەوە گەڕێمە لە بەغا چۆڵ بکەین ئەمە لە زیانی ئێمەدا ینی زۆ تووشی داخراو دەبین وە باجەکەشمان دا یعنی ڕوتی سەدریش بە هەمان شێوە ینی ڕوتێکی هەڵوێست وەرگتنە هەڵوێست وەرگتن جیاوازە لە ینی پێچەوانەی دانوستانە هەڵوێست وەرگتن ئەوەیە کە باسمەکەم چەند ڕۆژە ئەڵێن شەڕی ئێرادا یعنی ئەگەر تو سەیری دانوستان بکەی دانوستانی پرەنسیبی دانوستان لەسەر بابەت لەسەر کێشە جیاوازە لەسەر هەڵوێست هەڵوێست واتە یان من سەرەکەم تو ڕوبەڕووی شکست دەبی یان بە پێچەوانە هەڵوێست واتە تەنا بەرژەوەندی من بەرژەوەندی تۆنا هەڵوێست ینی تۆ ناگەیتە ڕێکەوتنامەیەکی تەندروست ڕێکەوتنامەیە کە لە بەرژەوەندی و پەسند بە لای هەردوو لاوە واتە بردنەوە ئەساس بەگەر سەیری بکەیت زیاتر پارتی باسی ئەم بابەتانە دەکات هەڵوێست دێت ئەگەر سەیری ئەوە کەش بکەین نایەت یعنی ڕقی لە کێشە بێ کێشە و شخص لێک جیا بکەنەوە ئێستا ئەگەر سەیری پارتی بکەن زیاتر تەرکیزیان ڕقە لە شخص ئەمە زیانی ئەمە زیان شکۆتان لەگەڵ مەسەلەن ڕق نابێ لە شخص بێ تۆ بێ شخص جیا بکەیتەوە شخص مەبەسم کە تو دانوستانیش دەکەیت ئەگەر کە ڕق لە شخص بێ شخص خۆتو ئەبێ نەرمیەکە بێ مرونەتێکە بێ بۆی لێک تێگەشتنێکە بێ لە دوجارە بگەیتە ڕێکەوتنامەیەک کە بەرژەوەندی هەردوو لە ڕەچا بکە بەڵام هەڵوێست سەپاندنی ئێرادەیە و ئەگەر ئێمە ڕقمان لە کێشە بێ واتە ئەمە خاڵێکی هاوبەشە هەردووکمان ڕقمان لەم کێشەیە بە چارەسەرێکی تەندروست بووی بدۆزینە بەڵام پارتی دێت ڕقی لە کێشە نییە باسی کێشە نییە ڕقی لە شخصە هەر ماوەیەک بە شخصێکەوە ئاگرێ و ئەوەی کە زیاتر هەوڵدان وەکو پەرتکردن یان شخصێک یان چەند شخصی هەندێک جار ئەڵێ گروپێک ئەم هەڵوێستانە ئەمە هەر ئێستا نییە یعنی لە خۆری پێشووی هەڵبژاردننی عێراقی و بە تایبەتی سەرۆکاتی ئەوە ئەو کاتەش یەکێتی هوکار نەبوو یەکێتی ئەو کاتەش داوای کرد کاندیدێکی هاوبەشمان هەبێ پارتی سۆر بۆ لەسەرەوە و کاندیدی خۆی زۆرێک لە چاودێران ئەڵێن پارتی ئەو شەڕەیەکە ێستا بە یەکێتی فرۆشێت جا ئەمە ئەخر بە هەڵوێست ئەم هەڵوێست وەرگرتنە یعنی ئەزانی چیاکە ئەمە زیانی یەکجار زۆرە ئێمە دوو جور تەوافقی سیاسیمان هەیە لەگەڵ پارتی تەوافقێک ئەوەیە کە لەسەر ئاستی هەرێمی کوردستان لە دوای یعنی ڕاپەڕین و پێکێنانی حکوومەت و هەڵبژاردننی پەرلەمانە تا ئێستا هەندێک جار گرژی و دروزە بەڵام ئەو تەوافقە هەمیشە بووە و لە پاڵ تەوافقە سیاسەکە ڕێکەوتنامەمان هەبووە ڕاست هەندێک جار ڕێکەوتنامەکە گۆڕانکاری بەسەرات و هەندێک جارانە بەڵێ و ئەم تەوافقێکی تریشەوە لەسەر ئاستی عێراق من بەڕێی من ئەم تەوافقی لەسەر ئاستی عێراق نابێ هیچ لایەنێک سازش لەسەر بێ کو شتێکی پیرۆز سەیری بکەین چونکە ئەگەر بینە سەر مەبدەئی زۆرینات بینێ زۆرینەیەک پەیدا دەبێ و
دەیەوێ حکومڕانی لە هەرێمی کوردستانیش بکە ئەبێ شەڕ لەسەر ئەو تافقە سیاسیە بکەین کە سێشێتی شەڕی ئێرانی دەست پێ کردووە چیە ئەمەی ئێستا من ئەگەر تۆزێک مەجال هەبێ لەسەر ئەم تافقە جا من مەسلەی پۆزیت ئەمەی سەر و کومار جاری واڵێن هەر تەنها شەڕی سەر و کومارە کێ برد ئەو سەرکەوت شتەکەوان نییە ینی ئەتوانین بڵێن کە باسی دوو تافقم کرد کۆمەڵێک خاڵی پێکەوە گرێداوی نێوان ئێمە و پارتیە وەکو تەزبیح وایە لەسەر و کومارە بپچرێ بەشی زوری شوێنەکەیت هەمووی کەونە خوارەوە تا ئەگاتە سەرکاتی هەرێمی کوردستانیش یان ئەمە شتێک نییە بڵێن تۆ لێرە لەوێ ئەپچرێنین و تەواو تەزبیحەکە هەڵەواشێ لەبەرەوەی هەموو ئەو دوو تەوافقا هەموو دنیا و تەزبیح دەرگەکانی نادۆزێت آخر لەبەر ئەوە یعنی ئەبێ خۆ ئەوەیە خۆ تۆ ئەزیە ئەبێ هەندێک جارڵێک کە بریارێک دەدەی بیر بکەرەوە اینجا بریار بدە ینی با پارتی ئێسا ئەگەر ئەم بریارە دەدا بەم شێوازەم بەم هەڵوێستە خۆی بخاتە شوێنی یەکێتی ینی زۆر جاڵێەوە ساقا قێمە خۆی بخاتە شوێنی یەکێتی بڵێ سەرروکی هەرێمی بۆ ئێمەیە سەرروکی حکوومەتیش بۆ ئێمەیە و سەرروکی کوماریش بۆ ئێمەیە با لە ڕوانگەی شیکاریەوە سێریش و مووقفەی پارتی بکەین پێم وایە پارتی دیموکراتی کوردستان ینی ئەتوانین واشی بکەینەوە ینی تەسەوراتی ئەو وایە کە کاردانەوەی یەکێتی دوای ئەوەی کە ئەگەر طبعاً بەو گرەوەوە بیرەکاتەوە کە کاک وشار زێباریەکە بەسەر و کۆمار پێی وایە کاردانەوەی یەکێتی لە ڕەنگە لە هەڵمەتێکی ڕاگەیاندن زیاتر بڕنەکە بە بڕای من ئەم تەسەورە ئەبێ پیاچوونەوەی پیا بکرێت چونکە مەسەلەکە ئەوە نییە کە ئایا لە ڕاستیە و لە جەوهەرە ئەم حیزبە کە پێی ئەوترێ یەکێتی خۆی حازر کردووە بۆچی بەڵکو هەنیە جار هەڵویستی سیاسی پەیوەندی بە ئەو دۆخە و ئەو ڕایگشتیەوە هەیە کە لە ناو وڵاتەوە لە ژینگەی سیاسیە لە ناو کۆمەلگاوە هەڵە قوڵێەوە فشارێک دروستەکە لەسەر ئەمێزە بۆ ئەوەی بژاردەکانی خۆی حەسم کات یعنی ئەوەندەی تا ئەم لە حەزەیە ئێستا بە سەرنجی بدەین تەسەوڕ کە یعنی خەڵکێکی زۆر هەیەڵێ یەکێتی مرونەتی زۆری نواندووە بەرامبەر بە پارتی و پێویشی دیارە ڕاستە یعنی بۆ من ئەوەی کە ئێمە سەرنجەدەی کاک بافڵ سەیری کاک مەسعود ناکا وەکو ئەوەی ینی نەزیرێتی ئەنی هاوتایەتی سەرۆکی حیزب لەگەمیش سەرۆکی حیزب ڕێزی زۆری لێگرێ ینی زۆر ڕێزی لێگرێ و چەندین جارە ئەم ئەچێ بۆ لای ئەو بەڵام ئەمە ڕەنگە لە مخەیلەی سیاسی با بڵێن پارتی وا بکەوێتەوە کە یەشێتی ڕەنگە کۆمەڵێک خاڵی لاوازی هەیە توانای ئیدارەدانی ململانەی نییە و لەسەر ئەساسیەوە بەردەوامە بێ لەسەر ممارەسەکردنی ئەو گرێوانەی کە هەیەی بەڵام ڕاستیە ئەبێ فراوانتر تەماشای معادلەکە بکرێ شتێکی لەم وڵاتەیە واقعەکە تاڵە پێمان خۆشە پێمان نەخۆش بڵێ پێمان خۆشە پێمان ناخۆشە ئەو مەسەلەیەکترە واقعەکەی لەم وڵاتە تاکو ئێستا ئەم وڵاتە ناوچەی دوو ناوچەی نفوزی تیا هەیە ئەم دوو ناوچەی نفوزە هەر ئەوە نییە کە بەڵێ هەرێمی کوردستان هەر ئەوە نییە کە دابەشبوونێکی تاکو ئێستا ئاسەواری ئیداری هەیە و ئاسەواری ئیجتیماعی هەیە و ئاسەواری مابڵێن سیاسی هەیە بوعدی ئیقلیمیشی تیا هەیە و هێزی ئیقلیمی خۆی ئیستعدادی تەغزیەکردنی ئەم دابەشبوونی هەیە کە لە ناو هەرێمی کوردستان هەیە هێزی سیاسی عقلانی ئەوەیە کە چۆن ڕێگا لەوە بگرێ ئەم واقع تۆختر بێتەوە باشە ئەویش بەوەی کە لە ڕوانگەی ئەو دیفاکتۆیی کە لە هەرێمی کوردستانەوە مامەڵە بکە نەک لە ڕوانگەی ئەوەی کە ممکنە ڕکابەرەکەم لە مەرحەلەیەکی تاریخیە توانەی ڕکابەرێکردنی منی نابێ و ئەمە جێی گرەوە بۆ ئەوەی هەموو کارتەکانی خۆم ینی هەموو بابڵێن پرۆژەکانی خۆم جێبەجێ بکەن بەنسبەت پارتی دیموکراتی کوردستان من تەسەوڕم وایە کە لە ئێستاوە ڕەنگە دەنگیش هەبێت یانەکە بە تێبگەن کە دۆخەکە بەو شێوەیە نییە کە تەسەوریەکەن هەلومەرجێکی زۆر ئاڵۆز هەیە کە سەرزەمینی سیاسی جوگرافیای سیاسی هەرێمی کوردستان ئەبەستێتەوە بە کۆمەڵێک بە تۆڕێک لە بەرژەوەندی ئیقلیمی و نێودەوڵەتیەوە کە تەحکوم بە معادلەکانەوەکە تەحکوم بە بڕیاری سیاسیەوەکە و تایە پێگەی پارتی دیموکراتی کوردستانیش سنووردارە جگەلەوەی کە بۆ یەکێتی و بۆ پارتیش بۆ هەردوو لایەن وا پێویستەکە کە درک بۆ بکەن چۆن شیعەکان لە ئەوەجی ململانی خۆیانە بیر لە یەخستنەوەی خوانەکەنەوە ئەبێ ئەمانش بیر لە یەکێزی سەیدابووم بوورە کەمەوەی سی چرکایە دوپامی خۆ سی چرکە وەڵامتم ینی یەکێتی هێزێکە لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی هەرێمی کوردستان ینی ئەو هێزەکە هەم هەرێمی کوردستان ناتوانێت
حکومڕانیەکی سەرکەوتوانە بکە بە بەیەکێتی و عێراقیش پێویستی پیاتی وەکوتم ئەم هێزانە هێزی هەڵوێستن فراغێک دروستە بێ زۆر ناخانێ ئەم سێ هێزە ناتوان حکومڕانیەک بکەن لایەنێک هەڵوێستێک وەردەگرێ ئەوە یەکێتیە دەتوانێت ئەو بوشایە لە عێراقیشا پڕ بکاتەوە جگە لەمە یەکێتی لە ڕووی جوگرافیای سیاسیەوە ڕاستە کورسیەکانمان هەژدە کورسیە بەڵام تاکە هێزە لە سەرئاستی کوردستان هەرێمی کوردستان لە هەر چوار پارێزگا کورسی هەبێ تاکە هێزە لەسەر ئاستی هەر چوار پارێزگای ناوچەدا بڕێنراوەکان لەسەر ئاستی عێراق و کوردستان کورسی هەبێ سیام هێزن سێ هێز لە سەراستی عێراقا لە هەشت پارێزگا کورسیە واتە ئێمە لە هەشت پارێزگا عێراق نوێنەرمانەیە واتە سنووری جوگرافی یان جوگرافیای سیاسی ئەمەش سەنگێکی تر دەدات بە یەکێتی نیشتیمانی کوردستان جگە لەو مێژوو ئەو ئەزمونە دوور و درێژە کە عێراق پێویستی بە یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە. نێرۆی ئەندامی سەرکردایەتی شێتی سپاس دەکەم سپاس بۆ دکتۆر عەدالەت وڵات و سەرۆک چاودێر کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵ مام سپاسانەکەم. بەڵێ بینەرانی بەڕێز زەڵخێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا میشە ساغ و تەندروست باش بن خواتان لەگەڵ دەستان خۆش.